من سۆما شێرزاد بەرپرسی بەشی چارەسەری سروشتی لە نەخۆشخانەی میهرەبانی لە سەرەتادا فکرەی دروستبوونی بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی میهرەبانی لەوەوە سەری هەڵگرت بینیمان فەراغێکی زۆر هەیە لە بەشی چارەسەری سروشتی لە شاری هەولێر لەبەرەوەی تا ڕادێک نرخەکانی تۆزێک زۆر بوو لە سنتەرەکانی کە زیاتر چینی سەرەوە دەیانتوانی سودمەند بن چینی خوارە و ناوەڕاست کەمتر دەیانتوانی سودمەند بن ئێمە لێرانە سنتەرێکمان دروست کرد بە قەبارەیەکی زۆر گەورە و بە ڤیوێکی زۆر جوان تێیدا نەخۆش هەست بە مرتاحی بکە. سەلام عەلەیکوم. سارا چۆنە؟ باشە؟ لە بەشی منداڵان نەخۆشی شەلل دەماغ وەردەگرین. نەخۆشی شەلل دەماغ حالیان ئەو کەیسە لە کەمی ئۆکسجینەوەی لێ هاتیە هەردوو قاچ و دەستی لاواز بوو ئیش ناکە. بیدایەت کە هات پێشی 4 مانگ پێشستا بوو حرەکەی نەبوو شل بوو بە هیچ شێوەک نەیدەتوانی جوولە بکە بەڵام ئێستا ماشەڵڵا دەتوانی دابنیشی حالیان نووسیە دەتوانی دابنیشی و ماسوورکەکانی توند بووە تۆزێک جوڵەشی لە بۆ پەیدا بووە و هەروەها وەزنیشی زیادی کردیە هەندێکیان زوو ئیستفادە دەکەن هەندێکیان تاخیرتر بەپێی حاڵەتی نەخۆشیەکە کە تەشخیص دەکەین دیاری دەکرێت کە ئایا چەندی دەوێت بەڵام عادەتەن عیلاجی وانە بە کاتێکی کەم ئیستفادە ناکەن وەختی دەوێتن لە 6 مانگە ساڵەکە 2 ساڵە 3 ساڵە ئەوەش دیاری دەکرێت بەپێی حالەتەکەی تێیدا ئەمە لە بچووکترین جومگەوە چارەسەریان بۆ دەکەین تاوەکو گەورەترین جومگە. کاکە یوسف بە هەمان شێوە شەلل دەماغە بەڵام ئەوە لە تەمەنەکی درەنگتر یەڵە بڵندکە لە تەمەنەکی گەورەتر وەی لێ هاتیە بە هەمان شێوە دەست و قاچەکانی گەشەیان لاوازە بینەوە خوارێ زۆر باش یەڵە بژمێرە 1 بڵندکە یەڵە 1 2 3 4 5 بینەوە خوارێ زۆر باشە دووبارە 1 2 3 بەخۆت ئافیە بینەوە خوارێ بە هەمان شێوە جومگەکانی دەست و قاچی لاوازە ئەلێرانە عینەن چارەسەری لە بۆ دەکرێت نۆ چارەسەرکاری فیزیایی کار دەکەن لە بەشی پیاوان 4 معالجی پیاومان هەیە لە بەشی ئافرەتان 5 دانە کار دەکەن تێیدا بە کاری دەستی تەکنیکی دەستی بە جۆرەها ئامێر بە جۆرەها تەکنیکی وەرزشی چارەسەری نەخۆشەکان دەکەن ئافیە شەقاوی گەورەتر ئافیە گەورەتر لە بەشێکی تری سنتەرەکەمان نەخۆشی جەڵتەمان هەیە نەخۆشی جەڵتە عادەتەن هەندێک جار لە زەختە هەندێک جار بەهۆی تەمەنەوەیە هەندێک جار بەهۆی تەوری و کۆلسترۆڵەوەیە تووشی جەڵتەی مێشک دەبن لایەکی جەستەیان شەلل دەبی هەندێک جار دەموچاویشیان لەگەڵیتی ئەلێرانە ئەمە چارەسەریان دەکەین ئەو خاتونە پێشی 5 مانگ 4 مانگونی و 5 مانگە سەردانی مەی کرد بیدایەت کە هات بە 4-5 کەس کوڕەکانی و هاوسەرەکەی بردیانە سەر بێدی چارەسەرکردن لە بەرەوەی دەتوانی هیچ حرەکەک بکە ماشەڵڵا ئێستا یعنی پێویستی بۆ مساعدەکی زۆر کەم هەیە بەخۆی جوڵەی خۆی ئەنجام دەدا یاڵا ئەو دەستت بدە من یاڵە مەگرە یاڵە حاولەکە مەگرە مام جمعە ئێستا چۆنی پێشتر چۆن بووی؟ وڵا پێشترە لێرە بە 3 کەس ڕامیانەگەر لێرە ئێستا لە خۆی بەزیاد بێ بۆ ماوەکەمەتەوە من زۆر کەم باش بووم زۆر باشە ئێستا ماشەڵڵا مام جمعە بەخۆی ڕۆیشتنی خۆی دەکاتە زۆر باشە تەنانەت مام جمعە حرەکەی پەنجەکانیشی نەبوو حرەکەی دەکاتن جوڵەی لە بۆ گەڕایتەوە مام جمعە بڕۆ بزانین زۆر باشە زۆر باشە پێشتر لەبەرەوەی مام جمعە ماسوورکەکانی زۆر زەعیف بوو قاچەکانی زۆر باریک بوو یعنی دەتوانین بڵێن نیوەی ئێستا بەڵام ماشەڵڵا ئێستا ماشەڵڵا تەبیعی بوویتەوە تۆند بووە ماسوورکەکانی زۆر باش زۆر باش